سڵاوتان لێ بێ بینەران من ئێستا لە ئامادەیی یارانم لە قەزای داقووق دیارە ئەمڕۆ بە بۆنەی پۆشینی جلی کوردی یاخود ڕۆژی جلی کوردی لێرە لەم قوتابخانە یاخود لەم ئامادەیە پێشانگایە کراوەتەوە. پێشانگاکە لە چەند قۆناکێتە بە چەند لقێک لە خۆ دەگرێت لەوانە کەلتوریە، وێنە کێشانە، هاوکات زانستیە و تەندروستیە و هەروەها چەندین جۆرە خواردنی میلی یاخود کوردەواری لێرە نمایشەکە ژمارەیەک زۆر لە سەرپەرشتیاران و پەروەردەیی و هەروەها کارگەرانی قوتابخانەکان و خۆیان وەکو خوێندکاران لێرە ئامادە بوون. دیارە جگە لەم ئامادەیە بگرێت سەرجەم قوتابخانەکانی سنووری قەزای داقووقیش ئەمڕۆ بە هەمان شێوە بە بۆنەی ڕۆژی پۆشینی جلی کوردی ئاهەنگیان گەڕاو. من ئەگەر بکرێت کامیرەمانم لەگەڵ باگەبات زیاتر بچمە نێو پێشانگاکەوە ببینیم لێرە ژمارەیەک زۆر لە کەرەستە و شتی کوردەواری نمایش کراوە. بکرێ بە زانیاری زیاتر ئەچمە لای بەڕێوەبەری ئامادەیەکە مامۆستا ئیبراهیم. مامۆستا سڵاوت لێ بێ. بزفاڵا لە ڕۆژی جلی کوردیا کردوماتەوە بە هاوکاری چەند لایەنێک یەکێ لەوانە شەکریم لەک شعبکریم لەک لەگەڵ بەرگری شارستانەتی شای داقووق لەگەڵ کۆمەڵگای هیوا کەوا جەمعیەت ئەمەد ڕاستیەکان کێشاوە. لێرە کاری دەستیمان هەیە و چەند شتێکی زۆری کوردی ڕەسەنمان داناوە لە شای داقووق. ئێرە ڕاستی بەپێویست ێزانین ئەم شارە ئەم یادانە هەموو ساڵێ بکەین و بۆەوەی لە ناو نەچێت و لەبیرمان نەچێت بۆ نەوەکانی داهاتوشمان. ئەمە پێشەکی بە ناوی خۆمان و پەروەردەی خوێندنی کوردیوە دەستخۆشی لە ئامادەی یارانەکەین هەر لە بەڕێوەبەرەوە هەتا هەموو مامۆستایان کەوا بەشدارون لەگەڵ ڕێکخراوەکان کەوا پاڵپشتیان کردو بووە ئەم فیستیڤاڵە. بەڕاستی جێگای خۆیەتی هەموو ساڵێک ئەم فیستیڤاڵە دووبارە بکرێت چونکە لەبەر ئەوەی ئەم کەلتوری خۆمان کەلتورێکی باوباپیرانمانە زیاتر لاوان و گەنجانی ئمڕۆمان ئاشنا بن بە کەلتوری باپیرانمان کاڵ نەبێتەوە چونکە ئەم کەلتورە ڕۆژانێکی سەخت بەڕێیان خست حتا گەیشتمانە ئێراکە. بەڕاستی جێ دەستخۆشیە شتێ جوانیان کردووە. هیوادارم ئینشاءڵڵا هەموو ساڵەمە دووبارە بکرێتەوە ئەم کەلتوری کوردەواریە دایمە بەبەردەوامی بکرێتەوە بۆ ئاشنابوونی هەموو لایەک. زۆر سپاس کاکەریم لەگەڵ کەسایەتێکی ناوچەی داودەیە ئەو زانیارانی کەلا من بێ زیاتر ئەم کەلوپەلە کورداریان یاخۆت ئەمانەی کە هەڵگیراوە هەمووی لای خۆی کۆی کردێتەوە وا بدەم لە ماڵی خۆیش وەکو ژوورێکی تایبەت یاخود تەرخان کردووە بۆ ئەو کەرەستە و کوردەوارێت. بیرۆکەیە چۆن بۆ هاتووە و بکوێ بەکاردێنەوە؟ سەرەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم. بەڕاستی من ئەم شتانە لە دەمێکە خەرێک کۆیەکەم ئەم شتانە این کوردەواری من پێم خۆش هەر کەسێ شتێکی لە ناوچە هەر شوێنەکە بیتێرە بەلای من لای من پارێزیاوە و من لە هەر بوونەیەکە بین کوردەواری بێ من بەشداریم کردم لە هەر جێگایەک بێ منەڕۆم. بەڵێ لە ماڵی خۆم داناوە و شوێنەکەش پارێزراوە و هەر کەسی شتێکی بتێرە بۆم مەمنونی تام. مێژۆکانی هین 100 ساڵ میشه حتا 500 ساڵ میشه. لە هەموو بۆنەکانە بەکاری لە هەموو بۆنەکانە بەکاری دێنم لە کەرکووک بێ لە هەر شوێنێک بێ من ڕۆیمە. دەست خۆش بێن و لە زۆر سپاسگەر کامیرەمانم لەگەڵ ما بێ زیاتر بچمە دیارە لێرە قەڵەباڵغەیەکی یەکجا زۆر هەیە خوێندکاران مامۆستایان گەر کامیرەمانم زیاتر لەگەڵ ئەو کەرەستە و با بڵێنەوەی کە نمایش کراوە زیاتر پێشانی بینەرانی دەن. لێرە کەسایەتێکی زۆری ناوچەکەیش شێخ نەوزاد داودەمان لێرە ئامادە بووە. سڵاوت لێ بێ. کەسایەتی کەسایەتی ناوچەکە ئەم جۆرە پێشانگایان بە گرنگە زانیان پاڵپشتی ئێوە بۆیان سەرەتا بە خێراتتانەکەین ڕۆ دڵخۆشین ڕۆژی جلی کوردیە و دەستخۆشی لە مامۆستا و پەروەردەی
داقوقەکەین وەکو قوتابخانەی یاران هەستیان بەم فەلکلۆری جوانە ئەم منطقەی داقوقە ئێمە دڵخۆشین گشتمان بە جلی کوردیوە ئەمێ پرسیارت لێ بکەم ینی گرنگە تۆ تەنها لە ڕۆژی پۆشینی جلی کوردیە جلی کوردیەکە یاخود بێ لە هەموو ڕۆژەکان من ئەوە بینم تا ڕادەیەک ئێستا تەنها لە ناو گوندەکان ماوەتەوە ئەوە لێرە لە ناو شارە کاڵ بۆتەوە ئەو دیار والله ئێمە تەمەناکەین ئێمە گشتمان جلی خۆمان نەگۆڕین هەر جلی کوردی و بەم کڵاو و جەمەدانی و ئێمە کورد ناسراوە تاریخێکی هەیە بەم کەلپەلەوە و دووەمیش ئێمە تەمەناکەین حتا لە دەوایرەکانیشە کوردانی خۆمان جلی کوردی بکەن کام ئێمە کابینین لە بازە شوێنێکە قەومیەتەکانی تر زۆرترین بە جلی خۆیانەوە دەوامیش دەکەن سپاس دەشخۆش بێ گەر کامیرەمان لەگەل بە لێرە ئەبزانم یاری کلاوێنە ئەمە یاریەکی کۆنی فلکلۆری کوردیە لێرە دیارە ژمارەیەک لە خوێندکاران ئەم یاریەکەن نێرێسێر ئەمە دیارە یاری کلاوێنە ئەم یاریە لە نۆ کلااو پێک دێ لە بێنێوان دوو تیپە یارەمە شێکێکە لە چالاکیانە ئەگەر بکرێ کامیرەمانم لەگەڵ ما بێت زیاتر بچینە پێشەوە چەندین لە قوتمانوەکو ئاماژەمان پێکرد ئەم پێشانگایە کە لە ئامادەی یاران کراوەتەوە چەندین لە خۆ دەگرێ لەقی زانستی شەیە هەروەها لەقی تەندروستی شەیە ئەگەر بکرێ زیاتر وێنەکانت بۆیەوە بەجێ ئەڵم